سەرەڕای فشار و ناڕەزایەتیەکانی شۆفێران بۆ کەمکردنەوەی نرخی بنزین، بەڵام حکومەت بێدەنگە و بەنیازی دابەزاندنی نرخەکەی نییە. بەشێک لە شۆفێران دەڵێن حکومەت بۆتە بارگرانی بۆ خەڵکی و تا دێژیان و گوزەرانی خەڵکی بەهۆی ئیدارەدانێکی نادروستەوە خراپتر دەبێت. هیچ کەسێک خۆی بە مەسوول نازانێت لە ئاز ئەو بنزینەکە لێپرسینەوەی بکە. لەگەڵ ئێمە من شۆفێرێکی تەکسیم، یعنی ئەگەر بێت و نەفرێک بە 5,000 بم بۆ دوکان بیکەم بە 6 هەر هاوڵاتەکە شکاتم لێکە و حاسەباکرم. بەس ئایا بۆ لە بنزیخانەیەک بۆ بنزیخانەیە فەرق و جیاوازیەکەیە لە بینی بنزینەکاندا، لە بینی چاچی و خراپەکاندا نازانم. ئەم حکومەتەی ئێمە بۆ لێپرسینەوە ناکات لە بەرامبەر ئەم نەعەدالەتیە، ناڕێشیە. یعنی ئێوەتا لە کەرکووک ئەو بنزینێکی باشترین بنزینیانەیە، باشترین جۆری بنزینیانەیە بە 450 دینارە، بەڵام لێرە ڕۆژ بە ڕۆژ گرانە بێ، ڕۆژ بە ڕۆژ گرانە بێ، ینی هەموو شتەکان دێتەوە سەری فەقیر و لە فەقیرەکەەوە دەست پێەکەن، لە خەڵکی کاسبکارەوە شتەکان لەسەر سەری کاسبکار گرانەکەن. بێباکن لەو خەڵکە، ینی منەتیان بەو خەڵکە نییە. ئەیتر هەر بەنزیخانەی ڕۆژی بە سعرێکە، ئەو بە 600 ئەوەنێ، ئەو بە 600 حاڵی برای باوکم لەسەر خەڵک ئەرک گرانە بێت، ئەرک گرانە بەڕاستی ئەرک گرانە بێت، لەسەر حاڵی ئەرکی هەموو گران بۆ خەڵک، تۆ شتەکە ڕۆ گرانیشە بێت. هەفتەی ڕابردوو لەسەر گرانبوونی نرخی بنزین ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەیەکی داخراوی ئەنجامدا و پارێزگاری سلێمانی و بەرپرسی سوتەمەنیەکانی هەڵەبجە و گەرمیان بانگێشکران. بەڵام سەرۆکی لیژنەی سوتەمەنی دەڵێت کۆبوونەوەکە و وەڵامی پارێزگاری سلێمانی بەدڵی ئەوان نەبووە. پارێزگاری سلێمانی پێیوتون گرانبوونی بنزین لە دەسەڵاتی ئەواندا نییە. ئێمە کۆبوونەوە بۆ کۆبوونەوە ناکەین، کۆبوونەوەک بەرهەمی نەبێ بۆ هاوڵاتیانەوە بۆ دابەزاندنی نرخ ناتوانین بڵێن کە شتێکی وای تیاکرا، بەڵێ لەو کۆبوونەوە ئێمە نەگەیشتنە دەرەنجامێک کە ئەو هۆکارانەی ئێمە خستمانە ڕوو کاری لەسەر بکرێت و نرخی سوتەمەنی بەو هۆکارانە دابەزێنرێت. تەنها باز هۆکاری بەرزبوونەوەی بەهای نەوت و دابەزینی بەهای دراوی عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکی ئەمانەکرا، ئەمانە ڕاستە دوو هۆکارن، بەڵام چەند هۆکارێکی تری ناوخۆیی هەیە کە ئێمە خستمانە ڕوو، بەڵام وا دیارە نەیانویست کاری پێ بکرێ، بۆیە ئێمە من و کۆبوونە هیچ بەروبمێکی نەبووە. بە دڵنیایە و کۆمپانیەکانی هێنەری سوتەمەنی ئەوانێک کە قۆڕخکاریان کردووە بەرپرسانی باڵای ناو حزبی دەسەڵاتدار لە پشتیان و هەروەها بەشێک لە بەرپرسان کۆمپانیای جۆرا و جۆری مشەخۆریان لە دەواازە سنوورەکانە هەیە. ئەمانە هەر تەنکەرێکی سوتەمەنی کە داخلەکرێ بڕێک پارەی لێ وەرەگرێ، بۆ نمونە بە ناوی تەحقیم و بڕێک وەرەگیرێ، بە ناوی مەنەفێسی گومرگی بڕێک وەرەگیرێ، بە ناوی قەپان و بڕێک وەرەگیرێ. بەپێی زانیاریەکان حکومەت بەنیاز نییە نرخی بنزین کەم بکاتەوە، تەنها پاساویشی بەرزبوونەوەی نرخی دۆلارە. لە کاتێکدا دەوترێت لە سنوورەکان قۆڕخکاری زۆر دەکرێت لە هێنانی بنزین و باجێکی زۆریان خستۆتە سەر سوتەمەنی. لە ئێستادا نرخی 1 لتر بنزین بە 700 دینار دەفرۆشرێت و لە پارێزگەکانی خواروی عێراقیش تەنها 450 دینارە. ڕامی عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.